لە کاتژمێر 6 ئێوارەی ڕۆژی سێشەممەوە قەدەغەی هاتوچۆ لە شاری کەرکووک چووەتە بواری جێبەجێکردنەوە. پۆلیسی کەرکووک داوا لە هاوڵاتیان دەکات پابەندی بڕیار و ڕێنمایەکان بن تا ناچار نەبن ڕێوشوێنەکان تووتر بکەن. دوێنێ کاتژمێر 6 سەر لە ئێوارە تا شەوان تا بابلن کاتژمێری درەنگانێکی شەو لە ناو گەڕەکان و لە کۆڵانەکان و لەسەر ڕێگەکانی ناو شاری کەرکووک دەوڵەتەکانمان سوڵانەوە بانگەوازمان کردووە لە ڕێگەی بەڵندگۆکانەوە کە هاوڵاتی دەرنەچنە دەرەوە ئیلا ئەوانەی کە کاری زۆر پێویستیان هەیە ئەوانیش بێ پەیوەندی بکەن بە ژمارە و تەلەفۆنانەی کە داوامانە لە ڕێگای بابلێن کەناڵەکانی تەلەڤیزیۆن و بابلێن لە ڕێگای بەڵندگۆکانەوە بڵاومان کردوەوە ژمارەی 104 پۆلیسی فریاکەوتن یان 123 ئۆپەراسیۆنی تەندروستی یان 3-4-5 ئۆپەراسیۆنی پۆلیس ئەمانە توانن پەیوەندی بکەن بەو ژمارانەوە. هەندێک حاڵەت هەیە با بڵێن نانەوەخانەکان سەمونخانەکان وەروەها هەندێک مارکێت هەیە بۆی هاوڵاتی بتوانێت پێداویستی ڕۆژانەی خۆی لە ڕێگەی ئەو شوێنانەوە دابین بکە ئەوانە ئەکرێنەوە ئەوانیش بۆ کاتژمێرێک یانەوە چەند کاتژمێرێک دیاری کراوە لە 8 بەیانی بۆ 11 نیوەڕۆ پێش نیوەڕۆ. بە پێی بڕیاری شانەی قەیرانەکانی کەرکووک قەدەغەی هاتوچۆ ماوەی 1 هەفتە دەخایەنێت نانەواخانە و مارکێت و بەشێک لە دەرمانخانەکان چەند کاتژمێرێک ڕێگا پێدراون دوکانەکانیان بکەنەوە. هەر ئەمڕۆژ لە یەکەم ڕۆژی قەدەغەی هاتوچۆدا چەندین شۆفێر سزا دراون بڕی 100,000 دینار سزایی هەر شۆفێرێک دەدرێت قەدەغەی هاتوچۆ بشکێنێت. وڵای مرۆیەوە خۆتان لە ناو شارە بوون بینیتان باوەڕکەم هەندێک شوێن و ئەوانە ئێمە ئەو ئۆتۆمبیلانەی کە سەرپێچیەکەن و پابەند نابن بە ڕێنمایەکان ئێمەوە حەج زمانەیە و غەرامەمانیش هەیە. ئێستا هەندێ ئامار لەبەردە سایە کە چەند ئۆتۆمبیل حجز کراوە و ئەوانەیش غەرامە کراوە هەندێکیش لە مەرکەزەکان حجزن بە هیچ شێوەیە ئەوەی حاڵەتێکی کتوپڕی نەبێ پێویست نەکات مەسەن بۆ خەستەخانەیەک بۆ نەخۆشخانەیەک بڕوان نەخۆشی کێبێەوەن بەڕاستی مەجرعات توندی لەگەڵاکی تا ئێستا تقریبەن 30 سیارە حجز کراوە 24 مستەمسەکمان ڕاکێشاوە 22ش غرامەمان کردووە 100,000 بەڵێ نا بەڵام سیارەکان حەجەکەن بۆ مای 7 ڕۆژ حتا مەنعتە جەولەکە تەواو. شانەی قەیرانەکانی کەرکووک داوا لە هاوڵاتیان دەکات ماوەی قەدەغەی هاتوچۆ پابەندی ڕێنمایەکان بن تا ئەو کاتەی دۆخەکە ئاسایی دەبێتەوە لە ماڵەکانی خۆیان بمێننەوە بۆ کاری پێویستیش پەیوەندی بە هێڵە گەرمەکانی دەستگا ئەمنیەکانەوە بکەن تا هاوکاریان بکرێت و کار ئاسانیان بۆ بکرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.